سڵاو دیاردەیەم جارە باز لە ئەو بەرەڵاییەکەین کە لە کوردستانە هەیە لە نێوان بازرگانەکانە بۆ ڕێکلامی کاڵاکانیان. قسەکە ئەوەیە لە بابەتە وردەکانەوە دەست پێەکەین. ڕاستە ڕێکلام پڕۆپاگەندەیە، بەڵام ڕێکلام لە کوردستانە هەڵخەڵەتان و چاوچوێرکردنی مشتریەکانە. چۆن سەتڵی ماستەیە لی نووسراوە لە 100 ئەم ماستە سروشتیە، هیچ مەوادێکی شیمیاییتیان نیە. ئەگەر بیبێ بۆ فەحس لە 100 ئەو ماستە یان با بڵێن 1 دڵۆپ شیری سروشتی تێدانی. لەلایەکی تر ڕێکلام بۆ بابەتە کارەبای ئەلکترۆنیەکان ئەکرێ، ئەمە فلان تەلەڤیزۆن ئەمەنە ئینجا فلان غەسالە فلان مارکەیە فلان چوزانم بەفرگر فلان مارکەیە، هەر هەمووشی لە ژێرەوە درۆیە و هاڵخەڵەتانە نەک پڕۆپاگەندە. قسەکە ئەوەی ئێمە لێرە باسیەوە ناکەین کە فۆرم و فەلسەفەی ڕێکلام بگۆڕین. ڕاستە ڕێکلام تەرویجکردن و بە بازارکردنی کاڵاکانە. بە نمونە هەندێک شەریکاتێ سیرەکەی ڕێکلامێکی پرۆفشناڵی بۆ تەلەڤیزۆنێ دروست کردووە، لە ناو تەلەڤیزۆنەکە دەینەسۆڕێ جێتە دەرەوە. ئەمە حەقیقەتی تایە، لە بەرەوەی لای هەمومان ڕوونە ئەم دەینەسۆڕە بە حەقیقەت لەم تەلەڤیزۆنە نایەتە دەرەوە، بەڵام مەبەستەکەی ئەوەیە وەک ڕوونە کە وێنەی ئەم تەلەڤیزۆنەوە جوانە وەکوا بێ دەینەسۆڕەکە بێتە دەرەوە. قسەکە ئەوەیە با بابەتە کارەبایی و ئەم شتانە بخینە ئەو لاوە ڕەنگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستیمان نەبێت، بەڵام ئەو فەزا و بەرەڵاییە چییە؟ بۆ خواردن ئەکرێ لە کوردستانە، بۆ دەرمان ئەکرێ لە کوردستانە. لە کاتێکە پرۆمۆشن و ڕێکلام بۆ دەرمان لە جیهانە قەدەغەیە لەسەر هەندێک بنەمانە بێت. بنەماکەش ئەوەیە ئەو دەرمانانە تەنها ئەتوانی پرۆمۆشن و ڕێکلامی بۆ بکەی کە بە بێ ڕەچەتەی دکتۆر ئینسان نەتوانێت بیخوا یا بەکاری بێن. بابەتەکە گرنگە و پەیوەندی هەیە بە تاک بە تاکمانەوە و درۆیەکی ڕوونی بازرگانە چاوچنۆکەکانی شە لە کوردستانە. بە خۆشحاڵیەوە بە میوانداری دکتۆر ئەحمەد محەممەد ئەبلاخی نووسەر و ڕۆژنامەنووس و سوپاس دەکەم کە بیرۆکەی بەرنامەکەشی جەنابەت بوو و وەکو تەمەنێکیش وەکو پیاەکی بە ئەزمونیش لە بازرگانیا لە کوردستانە، بۆیە هەمووکو نووسەر و ڕۆژنامەنووس هەمووکو بازرگانێکی بە ئەزمون پێم خۆشە قسەمان بۆ بکەی بەڕاشکاوی. بەخێر بێت. دکتۆر هێژان ئەنوەر محەممەد دەرمانساز و هەڵبەت دکتۆری دەرمانسازی، بەڵام لە ڕابردووشا بەرپرسی چاودێری بازار بووی. جەنابەت فیگەرێکی دیاری لە کوردستانە ماندوو نەبیت و هیوادارم بە ڕاشکاوانە دەست پێیتە ناو ئەم برینەوە ئازێتە کێشە. و هەروەها ئەحمەد محەممەد سادق بەڕێوبەری کۆمپانیای بۆکس کە کۆمپانیایەکی بەرهەمێنانی پرۆمۆشن و ڕێکلامن لە کوردستانە و جەنابەت گەنجێکی دیاری لە کوردستانە و ئەزمونێکی دوور و درێژە هەیە لەم ئیشەی ئێمە باسەکەین. بە جۆرێک لە جۆرەکان تێبینیمان لەسەر ئەدای ئیشکردنی کۆمپانیاکانەیە لە کوردستانە لە بەرەوەی کە ئێمە والی تێگەیشتوین ئێوە بە چ پێوەرێک ئەو کاڵایانی کە هێتە بەردەستان پرۆمۆشن و ڕێکلامی بۆکەن و ئایا لای ئێوە ئەمە کارێکی تەنها هونەریە یان ئەو وێنەیە کە خەڵکێکی زۆر وا تێگاتکامە هەڵخەڵەتان نی خەڵکە کە ئێوە دروستکەری ئەو وێنەیە. هیوادارم بە وردی و بەڕاشکایی جوابم بیتەوە ئازێتی کێشان. و هەروەها کاروان ڕەحمان ڕۆژنامەنووسی دیاری کوردستان 24 کە خاوەنی بەرنامەیەکی جوانە لە کوردستان 24 بەرنامەی بنکۆڵ بە پرسیارێک لەگەڵ مایە لە بەرەوەی کە ڕۆژنامەنووسێکی ڕیسێرچەرێکی بە ئیمکانیەتە و بەتوانایە لە کوردستان 24 لە ماوەی ڕابردووە لەسەر برنج بەرنامەی دروست کرد و زانیاری باشی لایە و بە خۆشحاڵیەوە بەشدارە لەگەڵما بە پرسیارێک و ئەو زانیاریانی لە کۆی بەرنمەیەکی نیوکاتژمێری کۆی کردبەوە بە پرسیارێک بۆمان ڕوونەکاتەوە کە حقیقەتی ئەو درۆی کە ئێمە باسیەکەین چییە. سوپاس کاروانجیان ئازێتی کێشە. پاکێجێکمان دروست کردووە بۆی کە هەم بینەران و هەم ئێوەش بەرچاوڕوون بین لەسەرەوەی کە ئێمە بیزات باسی چیەکەین با بینەری ئەو پاکێجە بین و دەسەکەین بە قسەکردن.
ئەگەر بازاڕێکی لەناوەندە گرنگەکانی شار و شوێنی ئالوگۆڕی کاڵا و شمەک بێت ئەوە ڕێکلام داینامۆی کۆی جوڵەی ئابووری وڵاتە. بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەتێن بۆ ڕێکلام داناوە. گرنگترین ڕێساکان ئەمانن. ڕێکلام دەبێت پەیامی مرۆڤانە و خۆشەویستی بڵاو بکاتەوە و بەهای مرۆڤایەتی لەدەست نەدات. ڕێکلامی بازرگانی نابێت بە هیچ جۆرێک جنێ و تەشیری تێدا بێت. بەڵام بەشێکی زۆر لە ڕێکلامەکانی کوردستان وشەی نەشیا و بەکاردەهێنێت. بەناڵت دەکەم ناوی خوای لێدەینم نییە بەو گۆپارەی ئەو گەنج و مەنزەی ئێرە نییە هەموو مێشکیان دەین بە خوارێ. لە جیهاندا بە مۆڵەتی لیژنەی پزیشکی نەبێت هیچ ڕێکلامێک بۆ چارەسەری پزیشکی ناکرێت. بەڵام لە کوردستان ڕۆژانە ڕێکلامی لەم جۆرە دەبینی. دا 10 کیلۆ لە کێشت کەم دەکات. بۆ قۆڵان و قەبزی سوودی تەواوی لێ دەبینیت و بۆ هەموو نەخۆشی درێژخایەنەکان گونجاوە. یەکێک لە یاسا گرنگەکانی ڕێکلام ڕەچاوکردنی منداڵە، چی بە سیرکردنی ڕێکلامەکان بێت یاخود بەشداریکردنیان بێت لە ڕێکلامە بازرگانیەکان. یاسا و ڕێسا جیهانیەکان دەڵێن ڕێکلام نابێت هانی منداڵان بدات بۆ کاری خراپ و توند و تیژی. نابێت ڕێکلام بۆ کاڵایەک بکات کە کاڵاکە بۆ کەسی کامل بێت. بەڵام لە ڕێکلامەکانی کوردستان منداڵان نەک بەکاردەهێنن، بگرە ڕۆڵی سەریشیان پێدەدرێت و ڕەچاوی هەستیان ناکرێت. لولا لولا زۆر عەجوولە ماسی بخوا جەمی فولا ماسی هەرۆڵە بامان باش شاریاری شاریاری چی؟ با بێتەوە دەچی ئەشیای دەکرد. ڕێکلام هێڵێکی نەبراوە لەگەڵ ئابووری وڵات. ئەمە ژوای کردووە لە ترسی هەڵخڵەتاندن و بە فیڕۆدانی پاری هاوڵاتیان چەندین وڵات لە ڕێگەی وزارەتەکانیان یاخود دەستەی تایبەت بە کوالێتی ڕێکلام چاودێری ڕێکلامە بازرگانەکان دەکەن و بەراوردی کاڵاکان بە ناوەڕۆکی ڕێکلامەکان دەکەن. بەشێک لە وڵاتانی جیهان لە بەری حکوومەت چەندین ڕێکخراوی ناحکومی چاودێری ڕێکلام و کوالێتی ئەو کاڵایانە دەکەن کە ڕێکلامیان بۆ دەکەن. بەڵام لە کوردستان نەحکومەت و نەڕێکخراوەکان چاودێری ڕێکلام و ناوەڕۆکی ناکەن. دەپرسین بە کام پێوەر و کام ڕێسا ڕێکلامەکان لە کوردستان نمایش دەکرێت. دەستان خۆش کاک ئەحمەد بۆچی پێشنیاریان بەرنامەیەت کرد کە بەرنمەیەک لەسەر ئەم دیۆ دروست کرد وەک بازرگانێک و نووسەر و ڕۆژنامە نووسیش بە پێی ئەزمموی خۆم و تووشی ئەو حاڵەتە بووم لە وڵاتێک کاڵایەکم کڕی ئەو کاڵایە غەشێکیا بوو. دوایی ڕێنمایی کرام هەر لە چەند هاوڕێیەکەوە لەوێ وتیان لە وڵاتی ئێمە لە ئاسایش بەشێکەیە پێڵێن بەشی پاراستنی هاوڵاتی باش یان بەشی قسمی حمایەت المستهلک. ئەگەر هەر کەسێک لەو شوێنە سکاڵایەک تۆمار بکە ئەو کەسی کە تۆی خەڵەتان وەکو بازرگان وەکو فرۆشیار لێپێچینەوەی لەگەڵاکرێت. بەڵام کە من لێرە بینم ئێمە ڕۆژانە دەیان فێڵمان لێکرێ و دەیان درۆمان لەگەڵاکرێ بەبێ ئەوەی لایەنێک یان جیهەدێک یان دەستگایکی حکومی هەبێ من بپارێزێ لەو فێڵانە یان لێپێچینەوە بکات لەو فێڵانە. ئەوەی کە باوە لە زۆر وڵاتە تەنها سێ جۆر شت ڕیکلامی بۆ ناکرێتکە یەکێکیان مادە هۆشبەرەکانە، یەکیشکیان جگەرەیە، یەکیشکیان لە هەندێک وڵات مەشروباتی ڕەحیە. بەڵام لە وڵاتی ئێمە زۆر شتێ لەوانە زۆر خراپترن بۆ تەندروستی ئێمە بەڵام ڕێکلامی بۆ کرێت یان کە ڕێکلامی بۆ کرێت شوێنێک لایەنێک نییە بە دواچوون کا بۆ ئەوەی ئەو فرۆشیارە یان ئەو کەناڵێکە و ڕێکلامی کردووە تا چەند قسەکانی ڕاستە. هەروەکو ماوەیەک لەمە بەر لە کەناڵەکانی ڕاگەاندن بوو بە هەڵاوتیان لۆریە کێلکە لە یەکێ لە خاڵە سنوورەکانەوە بە قاچا خاتۆتە ناوە و بەرواری یەکسپایری پێوە نییە و بە دوایە گەڕێن و ئەمانە بە دوایی کە من بینیم لە هەموو دوکانێکە هێلکە هەیە و هیچ بەروارێکی پێوە نییە و ئەفرۆشتێ بە هێلکەی کوردی لەبەرەوە گوایە بەرواری پێوە نیە یعنی گوایە هێلکەی کوردی ماوەی بەسەرچوونی نییە یان ئەو جیهەتەی کە خەمخۆری ئەوە بووکەوە ئەو لۆریە هێلکێ بدۆزێتەوە بۆ ناچێت لە بازاڕەکانە لە دوکانەکانە بگەڕێ بیبینێ پێی بڵێ برادەر ئەمە لە چێ کڕی چێ بۆی هێنای کە ئەم بەرواری بەسەرچوونی پێوە نییە و ئەم مادانە زەرەری ئەمەندە لەسەر تەندروستی هەمومان هەیە نەگێکێک لەسەر کە سوکارمان لەسەر خۆمان لەبەرەوە
من بیرم لەوە کردەوە ئێمە پێویستمان بە لایەنێکەیە بە دەستگایەکەیە کە لە فڕوفێڵ بمان پارێزێ لە درۆی باشە نییە تا ئێستا لە کوردستانە بازرگانەکانی کورد بە پێوی کە بیست بێتە یان خۆت بەرێکەوت بێت با بڵێن ڕیکلامیان بۆ کاڵایە کردووە کە ئەوەی کە وتراوە وجودی نەبوو بێ لە کوالێتی ئەو کاڵایە بۆ کۆی کە باسم کرد بە نمونە لەسەر ماسێک نووسراوە لە ساسە سروشتی بەڵام دڵۆپێک شیری سروشتی تیانی یانێ من خۆمەوەم بینیوە و ڕەنگە ئەشدانم لەکوێ دروست دەکرێت بێجگەلەوە ئێمە شەربەتە بینین ڕیکلامی بۆ کرێت لە تەلەڤیزیۆنە پێتەڵێ لە ساسەش سروشتیە ئەمە شەربەتی سێوە سروشتیە و بە تەکید سروشتی نییە خۆی لەسەر بتڵەکە نووسراوە ئەڵێ مادەی شەکر ئەوەی تایە مادەی پارێزەری تایە و نیسبەتی ئەوەی ڕنگ تایە ئەوەی تایە لەسەر بتڵەکە نووسراوە ڕەنگە ئەمە زەوابیتی ئەو وڵاتە بێ کە دروستی کردووە کە بێ شتانی لەسەر نووسراوێ بەزەو کەی هێنێتە ئێمە و لە تەلەڤیزیۆن ڕیکلامی بۆکە ئەڵێ لە ساسە سروشتیە ئەمە بە هەمومانەی بینین ئێستا بڕۆ ڕەنگە هەر لەم بازاڕە لە چەند شوێنێکە ئەوە بن دەستخۆش کاشێژان با بڵم ئەیتر قوڕەکە لە یاریگاکەی توا خەستە بێتەوە ئەوەی کەوتمان ئەوەی لە پێشکی کرد شاوتمانەوەی کە کاگەحمەدیش ئاماژەی پێەیە جەنابەت بابەتێکی زۆر پەیوەندیدارە بە تۆ بابەتێکە کەیتر لە ڕابردووە 100% ئیشی ئێوەمانان بووە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە کۆمپانیایە چۆکو کۆمپانیاکەی کاگەحمەد و نمونونەکانی هەڵبەتە من کالم کۆمپانیاکە ئێوە مەبەستمەوە نییە خوانەخواستە ئێوە ئیشەکاندا من ئەزانم کە چەندێک پەیوەندی بە ئێوە هەیە بەڵام ئێوە چیتان کردو بۆی کە سنوورێک بۆ ئەوە دانرێکە پرۆپاگەندا نەگاتە حەدی هەڵخەڵەتانن یعنیەوەی کە لە کوردستان ئابیندێت شربەتەکە لە ساسە سروشتیە لە سایەکی سروشتی نییە ماستەکە لە ساسە سروشتیە لە سایەکی سروشتی نییە فلان تەلەڤیزۆن شەریکەی سۆنی و نازانم چی و چی لەسەرەکەیتر شەریکە معتەریفەکانی دنیان بەڵام لە ناوەڕۆکە لە سین دروست دەکرێت یعنی ئێوە چیتان کردبوو و چی ئەکرێت بۆ چارەسەرکردنی ئەم دیوە کاگەرن لەسەرە تا دەمەوێت ئاماژە بۆی بدەن ئەمە ئەو کاتێکە لە کوالتی کۆنترۆل بین کوالتی کۆنترۆل بەرپرسی ئەوەی بووین بە کۆنترۆلی کۆنترۆلکردنی دەرمان و پێداویستی پزیشکی بوو باش بەڵام ئەوەی کە هەیە غەیری دەرمان و پێداویستی پزیشکی هیچی کەمتر نییە لە دەرمان و پێداویستی پزیشکی لە ڕووی کوالیتیەوە کە ئەوەی کە دەبی ئیشی لەسەر بکرێتن هەموو وێرانە وێرانەکەی لەوەدا ئەگەر بێت تەمەشا بکەی ئەو خۆی لە قانونی دەرمانسازی لە عێراق نابێ هیچ دەرمانێک ڕێکلامی لێ بۆ بکرێت بەڵام تەواوکەری خۆراکی دەتوانن ڕێکلامی لێ بۆ بکەن بەڵام پاش چی ئەو دەتوانێت ڕێکلامی لێ بۆ بکات خۆی دەبی ئەو دەرمانە ئەو تەواوکەرە خۆراکە تەسجیل کرابی ئەو مەسنعی ئەو کارگەکەی لە کوالیتی کۆنترۆل تەسجیل کرابی ئەوراقەکانی هەموو مەزبوط بیتن پاشان دەرمانەکە هاوردە بکرێتن ئەو جەبێتە کوردستان بەس ئەوەی کە دەیبینین بە تایبەتی لە تەواوکەرە خۆراکەکان هەموو جۆرێکەیە لە زۆر شوێنیشەیە یانێ ئەو تەواوکەرە خۆراکیانە لە شوێنی تایبەتمەند نافرۆشێ دەرمانخانەکان نافرۆشێ لە شوێنەکان دەفرۆشێت کە پێ دەڵێن عەتاڕیا یان پێ دەڵێن یادەی لا کۆڵان یان لەسەر مێزەکان دەفرۆشێ لە بازار ئەوە بەڕاستی هیچی کەمتر نییە لە جینۆساید لەبەرەوەی ئەو موادانە هەر هەمووی مادەی کانزای قورسی تێدا هێڤی مێتەڵی تێدا هەمویان سەبەبی ڕئیسینە لە بۆ شێرپەنجە یە قەوسی بچووکم بەرێتەوە ئەمانە هیچی کەمتر نییە لە جینۆساید بەڵێ یعنی کەلایانی پەیوەندیداریش لە کوردستانە ڕێگر نییە و ئاوا سەیری بە ئاسانی سەیرێم یاریاکە بەشێک نی لەو جینۆسایدەی کاکرێت کاک دەڕون ئەوە بۆ کۆنترۆلکردن دەبێت بە یاسا کۆنترۆل بکرێتن یاسایەکانی ئێمە هەمووی یاسایەکانی ساڵی 1970ەکان ئەوەیە دووەمین خۆشبەختانە لە کابینەوە بڕیاردرا کە کوالتی کۆنترۆلێک دابمەزرێتن تایبەت بە دەرمان و خۆراک باش بۆ کۆنترۆلکردنی کوردستانی ینی لە خۆراک و لە دەرمان بەڵام کۆنترۆلکردن
بە شێوەی عشوایی ناکرێت مەسەرەن دوو لێژنە دابنێ لێژنێک لە دوهۆکبی لێژنێک لە هەولێر بی لێژنێک لە سلێمانی بیتن هەفتێک دەربچی دەڕۆژ دەرنەچیتن لە بەرەوەی قاچاقچیەکان یان ئەو کەسانێک کە شتانە دەفرۆشن خەڵکانەکەن ڕۆژانە ئیش دەکەن بەرنامەی ڕۆژانەیان هەیە لە بۆ ئەوەی دەرمانەکانیان موادەکانیان موادە ساختەکانیان بگەین نە خەڵک لێ دەبی ئەوە بە یاسا ڕێک بێخسرێتن یەک دووەمینیش ئەتوو لە کوردستان هیچ داتایەکەت نییە کاک دەڕۆن یعنی ئەگەر بێن باسی دەرمان بکەین لە نۆتویەکەوە هەتا ئێستا لە هەموو وەزیرەکانی تەندروستی بپرسا لە هەموو دایرە سەحەکانی کوردستان بپرسا چەندمان پێویست بە پاراستۆلە کەس نایزانێت لەبەرەوە هیچ داتایەکمان نییە نازانین چەند بەکارهێنەرمان هەیە و چی بەکاردێنێ لێ ئەمە پێویستە هەر حەبی پاراستۆل کە حەبێکی تۆزێک گشتیە یعنی وا بزانم نزیکی 10 جۆری هەیە لە کوردستان 10 جۆر نا 50 جۆری 50 جۆری هەیە دەمەوێت شارەت بە نوقتەك دەم کاک دەروون ئەو موادانەی کە لێرە هەیە مەسەلەن کە لە سەری نووسرا لە فلان وڵات دروست کراوە بڕۆ ئەو وڵاتە و موادەی لێ نییە و ناشفرۆشێ و هەر کەسێک بیفرۆشێ ئەعدام نەکرێ یعنی بە نمونە هەیتوان ئەو موادانە کە گرتیتمان لە وڵاتەکانی دراوسێ دروست کراوە هاتە کوردستان دەستمان بەسەرداگرتیا ئەگەر ئەو موادە لەو وڵاتە بفرۆشێ ئەعدام دەکرێت وا لێرە ڕیکلامی لە بۆ دەکرێت بە ئۆنلاین دەفرۆشێ و لە زۆر جار لە تەلەڤیزیۆنە لۆکەڵەکانی ڕکلامی لە بۆ کرا هەموو پەنگەکە ئێوە ئەیە کاتێک من بازرگانێکم با بڵین بازرگانێکی چاوچنۆکی دێویژدانی خاڵی لە بەداخەواڵێم خاڵی لە ئەخلاقم چکە کاتێک تۆ خواردنێک من بێم پارە بم بە تۆ بۆی کە خواردنێکم بۆ تەرویجکەیت کە ژەهر بێ بۆ خەڵکو و ئەگەر قانون هەبێ ئەعدام کرێم لە سەریۆک و کاجێژان باسی کرد یعنی ئەبێت پێم بوترێ خاڵی لە ئەخلاق کاتێک کە کەسێکی وایە بۆ لاتان ناڵێم ئیشی ئێوەیە تاقیقی لەگەڵا بکەن و تۆ چیت و چێنیت و کاڵەکە ئێوە بازرگانیەکەن چۆنی مامەڵە لەگەڵ بازرگانەکان ئاکەن بۆ دروستکردنی ڕیکلام ئەو بیرۆکانی کە ئێوە ڕیکلامێکی پێ دروست دەکەن گریمان من 100 لە ماستێنم بۆ لای تۆ ئەدەم کاکەم نێمێ ئەم ماستەم وا بۆ بناسێنی 100% سروشتیە شەربەتێکە بۆێنم برنجێکت بۆێنم نازانم چێکت بۆێنم چۆنی مامەڵاکەن ئێوە وەکو کۆمپانیای دروستکردنی ڕیکلام بەڵێ پێشەشی هەستەکەم وەزەناشرینەکە لێرە بووم بە من چکە من وەکو مەبەستم وەکو مەسیری شەریکاتی ڕێکلام من بەس تەمسیری شەریکەی خۆمەکەم بەڕاستە من مەبەستمە شەریکاتی ڕێکلام زۆرن با ڕوونکردنوویەکی بچووکە بەمێ نەنا یعنی حەدمان نییە دیوە ناشرینەکەی بین بە تۆ بەڵام ئەڵێم ئێوە وێنەکەی بۆ دروستەکەن بەڵێ من ڕەنگە جوابی و پرسیارم لابێکە لە تۆیەکە من بۆ خۆم لە ماوەی ڕابردووە بەلایانی پەیوەندیدارم و دوتم وتیان ئێمە چی بکەین بە شەریکە وتم ئەو شەریکەی جەناب وەکو کاک ئەحمەد من پیاوێکی سەنجینی تۆ هونەرمەندێکی دیاریشی لە کوردستانە نمونە و زۆر بێ مەسەلەن بۆ نمونە تۆ بازرگانیەکەی بەڵام کاتێککە من بازرگانێکم کاک ئەحمەد کاجێژان مەسەلەن بۆ نمونە حکوومەت خۆ من ناڵم ماستەکە تۆ فاسیکە تۆ هەر نازانی فاسیکە بەڵام حکوومەت بی ئەم ماستە بەرم بۆ کوالەتی کۆنتترۆل ڕێم پێبا ئەوان خۆیان فاسیکەن ڕێم پێبا کە ئەم مادەیەکەم یان نیکەم با منوا باسیکەم ئەم شتا چۆن دەباشە یەکەم پێشەشی ڕێکلام وەکو زۆر بزنسی تر لەناو کوردستان و بەتایبەت هەر لە عێراقیش بەگشتی لە کوردستان بەتایبەت شتێکی تازەیە مهنەیەکی تازەیە باش لە هەموو مهنەیەکیشا مهنە هەیە خەڵک بە کواڵەتی باشێکە هەیە خەڵک بە کواڵەتی خراپێکە هەیە مشکلەی نییە هەڵخەڵەتاندن و فێڵکردن و ئەم شتانی تا بەکارێنە هەیە نابویژدانەوە ئیشەکە خۆی کێشەمان لەوە نیە بەڵام چارەسەری ئەم شتانەچێ یەکەم چارەسەرکە لای حکوومەتە حکوومەت ئەبێت دەستگای کوالی کۆنتترۆلی وای هەبێت کاتێک هەست کاڵایەکێتە ناو وڵاتەکە یان هەست کاڵایە هەست بەرهەمێ لە وڵاتەکە بەرهەمە هێنرێ ئەو فەحسی بۆ بکە جوان لێ بکۆڵێتەوە بزانێ هەموو شتەکانی بە پێی ستانداردەکانە اینجا ڕێ پێبا کاڵاکەی بکرێتە بازار یان خزمەتگوزارەکە دەستەبەر بکرێت بۆ خەڵک ئەمە یەک دوو ئەوەیەکەوێتەوە سەر شەریکاتی ڕێکلامەکان لەسەریانە وجدانیان هەرچەنە ئێستا بەم ئەخیرانە یاسای ڕێکلام دەرچووە پێشتریش هەر یاسایەکمان نەبووە ناو یاسای ڕێکلامەوە لەسەریانە وجدانیان کە ئێستا بە یاساش لەسەریان واجبە کە پرسیار بکەن بزان ئایا ئەم بەرهەمە ڕێپێدراوی فەرمی هەیە و ئەو دەیتانێکی خاتە ڕوو
ڕاست و دروستن تاکو تۆ بتوانانی ئیشەکەی لەسەر بکەیت ئەمە دووەم سێم ئەو جێتی کە خۆتان باستان کرد لیژنەیەک ڕێکخراوێک نازان فەرمانگەیەکی حکومی شتێک هەبێت کە لە ڕاست و دروستی ڕێکخراوەکان کۆڵەتەوە ینی بەگشتی من لە کۆی راپۆرتەکەی خۆشتان لەگەڵ کۆی قسەیان بە ڕێزانش هەر هەموویە چونکە لە دواتارە منیش ئێمە شۆکو هەنێک لە سەرکاتەکانی ڕێکخراو خۆ کوڕیان میلەتین هەر خۆشمان بەکاربەری ئەوشتانی خۆ ئەگەر زەرێک ببێ بۆ خۆشمان ناکرێت و مقدەری ئەو وڵاتی هەمووی تەندروستی ئەو وڵاتە لە بن ویژدانی شخصێک بیتین کە لە بۆ پارەی خۆی ئیش دەکات ڕاست بۆیە ئەمە جیادی چاودێریکەر زۆر زەڕوورەکە لە ئیدارەی حکوومەتدان ناکرێت لەسەر ویژدان ئیش بکەین دەبێت هەمووی بە یاسار ڕێک بێخسترێ کۆنتترۆل بکرێتن کۆنتترۆلکردنەکەشی بە شەرمنانە و بە فەقیری ناکرێت ناکرێت و کۆنتترۆل بە دەرمانێک بگری کە بزانی سەبەبی سەرەتانە کابرا بگری بە 5 میلیۆن دینار غەرامەی بکەیت بەڵامەوە سەبەبی سەرەتانە هیچ فەرقی نیە لەگەر TNT کە کابرا TNTێک دادن و خەڵک دەکوژی ئەوەش خەڵک دەکوژی لە نهایە جینۆسایدەکەی کە باس بێجگەلەوەش بارگرانێکی زۆر لەسەر حکوومەت و وەزارەتی تەندروستی دروست دەکات چۆن کامە بەکارهێنەری ئەو موادانەی ئەو موادانەشیان ژێرەوەی ستانداردن ئەو کوالیتێکی زۆر نزمیان هەیە لە نهایەت تووشی چی دەبی لە کۆتایەکەی تووشی کۆمەڵێک نەخۆشی دەبێت ئەو نەخۆشیانە هەمووی بارگرانی لەسەر حکوومەت بەدابیکردنی نەخۆشخانە بەدابیکردنی دەرمان بەدابیکردنی بودجە لە بۆ ئەو نەخۆشیە لێ ئەمە گەر تەمەشا بکەین لە کوردستان نسبەتی زۆری شێرپەنجەمان هەیە و ئەنواعی زۆر سەیرمان هەیە باشە ئاستی ئەو تەکنیکەی کە با بڵین کوالیتی کۆنتترۆل لە ڕابردووە کە جەنابەت دەوێ بوو بۆ ئاستە بەرزە ئەتوانن هەڵسەنگاندن بۆ ئەو خواردەمەنی و کاڵایانە بکەن کاک دەڕون ئەمە دیسانی شارەت بۆی دەدەم ئەمە بەرپرسی دەرمان و پێداویستی پزیشکی بووین بەڵام خۆراکیش بە دوور نییە لە ئەوە کۆنتترۆلکردنی ئاسان نییە لە وڵاتە پێشکەوتوەکان ئەگەر بێتەمە شابکە ئەوانەی کە دەرمان کۆنتترۆل دەکەن هەمویان ئەفسەری دەرمانسازی لە وڵاتە پێشکەوتەکان دکتۆریان هەیە ئەفسەرە و اختصاصی تەنها کۆنتترۆلکردنە و گەڕانە بە دوای ئەو شتانەدا لە هەموو دنیاە لە وڵاتە پێشکەوتوەکانیش ساڵانە بە مەلاین دۆلار سرف دەکرێتن بۆ کۆنتترۆلکردنی دەرمانی قاچاغ و تەزویر و خۆراک و ئەوەی کە دەکرێتن ئەوە دەبێ حکوومەتی هەرێم بیر لەوە بە جورئەتەوە تەبان یعنی لێرە دەبی شتێک جودا بکەینەوە یان تیجارەت یانش خزمەت ئەنە ئەگەر تیجارەت بکەیت چکاوەی کە دەیهینیتن ئەو کەسێک کە ئەو موادانە بە قاچاغ دەینیتن یان بەڕێیەکی ناشەرعی دەینیتن حتمما بە ئاسماندا ناتە خوارێت بە پەرەشوت ناتە خەڵکی بەسیتیش نییە خەڵکی بەسیتیش نییە لێ دەبێت ئەوە قەراری لێ بدەن ئەوە پێویستی بە قەرارێکی سیاسی هەیە کاکە ئیدی باسە دەبێ ئەمە خزمەتی ئەو میلەتە بکەین ئەوە لە هەمووی گرنگترە دەستخۆش کاک ئەحمەد با گوێک لە وەزعی برنجیش بگرین لە کوردستانە من بەڕاستیەوە وەکو ڕەخنەیەکی تەنز ئامێز بۆ کۆمپانیاکانی بەرهەمێنانی ڕیکلام لە کوردستانە من تێناگەم کاک ئەحمەد بۆچی هەرچی ڕیکلامی برنجێ خەڵک گەڵەپەڕێ بە دەورە یانیەوە سەرنجی کاگنامە بوو بەڕاستی زۆر سەیرە هەر منجاڵە برنجەکە دانراوە و ئەم هەموو کوڕوکسە بە دەوری هەڕەپەڕ نازانم فکری ئەو منجەڵە گەورانە هەر لە شای و زەماوە دوشتیوە بڵێ فکرەکە ئەوە بێ پێویستی باڵتاقیە وەنیە کاروان جانسلااو لێ بێ دووبارە سپاس کە بەشداری و کرد جەنابەت ڕۆژنامە نووسکوی ڕیسێرچەرێکی بەتوانای و خۆشحاڵم کە تواناکانێ بۆ ئەم گۆشەی بەرنمەکەم لێرە بەکارێنی تو باسەکەیت و سوود لە زاناریەکانی جەنابە وەرەگرم کارمان تۆ لە ماوەی ڕابردووە بەرنمەیەکی بنکۆڵەکە لەسەر برنج لە کوردستانە ئەوەمان زانی کە بەدەیان جۆری برنج هەیە بەس چیسەکانی ئەگۆڕێت ینی لە چیسەی فلانەوەی خەنە فیسار لە فیساروی خەنە ئەوە ئیتر ڕێکلامی بۆ کرێ بووی کە منافەسەکانی شەر خۆیان بن یانی ئەگەر فلان کەس لە فلان برنج بێتاقەت بوو کە چوە سەر برنجێکی تر هەر خۆی بێ ئەمەش تەکنیکێکی تری چاوچنۆکەکانەوەکو باسمان کرد قسەکە ئەوەیە لە ئەنجامی ئەو بەدووادا چوونانەی جەنابەت کە کردێ بۆ برنج گەشتی تا ئەو ئاستەی کە ئێمە ئێستا بابەتێکمان لەسەر دروست کردووە گەشتی تا ئەو شوێنەی کە تێبگەی لەوەی کە
ئەو ڕیکلامانەی کە ئەکرێ بۆ برنج لە کوردستانە کە بێچاوێنی بین برنجخۆرێکی چاچی کە ئەست و ئەساسی نییە هەڵخەڵەتانی خەڵکە مەسەلەن فلان برنج لە ساسە سروشتیە فیسار برنج لە چێلگەکانی فلان شوێن بەرهەماتوە گەشتیتەوە قەناعەتی کە گەشتیتە ئەو شوێنەی کە لە ڕووی زانستی و بە دوواداچوونەکانە گەشتیتە ئەو شوێنی کە ئەوەی کە لە ڕیکلامەکان ئاوترێ لەسەر برنج لە خودی برنجەکانیە کاروان بەڵێ کاک دەروون سڵاو لە تۆ لە میوانەکانت لە بینەرانی کوردستان 24 هەڵبەتە لە مانگی دوی ئەم ساڵ بوو کە ئێمە پرۆگرامێکی بنکۆڵکاریمان لەسەر برنج ئەنجامدا هەر لە سەرەتای پرۆگرامەکە ئێمە چەند نمونەیەکی برنجمان بردە یەکێک لە تاقیگەکان لە زانکۆی سلێمانی لەوێ دکتۆر دلێر کە دکتۆریشی پسپۆرە خستێ ژێر پشکنینەوە لە دەرەوە خوێندوێتی پسۆڕی لە تاقیگەکان هەیە دو چەند ڕۆژێک وەکو ئەمانەتێ منەماگەێنمەوە لە پرۆگرامەکەش بڵاو بووەوە نزیکەی 1 ملیۆن جار تا ئێستا ئەو بەشەی بینراوەکە لە ناو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی کوردستان 24 دانرا باس لەوە بوو کە ئەمە خۆراکە ئەو قسانەی کە لەبارەی بوونی کریستاڵ و پلاستیکەوە ئەکرا لە ناو برنجەکە وا دەرنەچوو سەرمێنراکە خۆراکە بەڵام کاتێک کە خاوەنی کۆمپانیەکانی برنجمانە بینیانەوەنی وەکاڵەتی برنجیانێ و ڕکلامێکی زۆر و بەرفراوان بۆ برنجەکان هیچیان ئەویان نەئەشاردەوە کە ئایا ئەو برنجەی بەناوی 11 هیندیەوەیەتە هەرێمی کوردستان ئایا ڕاستە هەمیان یەک جۆرن بەڵام لەناو 100 چیسی جیاوازان ناتوانرا ئەمە بسەلمێنرێ هەرچەنە داوەتیان کردین بۆی بچینە هندستان لەوێ لە نزیکەوە کێڵگەکانی بەرهەمێنانی برنج ببینین کە ئایا برنجی جیاواز و جۆراجۆرن یان نا هەر لەو پرۆگرامە کۆمەڵێک لە بەرپرسان لە پەرلەمان لە ناو ئەنجومەنی پارێزگاکان لە هەمان کاتە وەزیری بازرگانی پێشسازی حکوومەتی هەرێمی کوردستان قسەی لەسەرەوە کرد کە گومان هەیە لەسەر جۆری ئەو برنجانەی کە هاوردا ئەکرێن یەکێکیان تەنانەت باسی لەوە کرد ئایا ئەکرێ ئەو برنجانەی لە ناو چیز دەنرێن سروشتی بن و هەمویان یەک شێوە و قەبارە و بارستیان هەبێ ئەمە گومانی دروست کردو کە ئەم برنجانە برنجێکن لە کارگەوە بەرهەمەهێنرێن و برنجێکی خۆراکی سروشتی نین تەنان وەزیری بازرگانی خۆی وتی من گومانم هێلە و برنجانە و بەکاری نایەن و خۆم نایخۆم ئەمە قسەکەی وەزیری بازرگانی بوو ئێمە هەر لەو پرۆگرامە چوینە قەزای ئاکرێ لەوێ بەشێک لە جوتیاران و کەسانەمان بینی کە برنج بەرهەمەهێنن ئەوان دەڵێن کە ئەو برنجەی لە ناو بازار و شوێنە گشتەکان لەسەر شەقامەکان بە ناوی برنجی ئاکرێەوە دەفرۆشێ 100% برنجی ئاکرێن نیە بەڵکو زۆر جار برنجی ڕووسی و ئۆکرانیە تەنها باسییان لەوە شەکە کە بەشێک لە جوتیاری کورد ئەو برنجەی کەوا بەرهەمی هێنێ ئەوەندەی ماوەدی کیمیاییتی یەکە تام و بۆنە کوردەکەش دەدەسەیە کانێ خۆش بێ کاروانجان ئازێتێک کێشا و هیوادارم تەندروستیشە باش بێ جلەکانێ زۆر گەرم و گوڕانە بوو ینی لە جلی ئەم وەرزە ناچوو هیوادارم تەندروستیت باش بێ ڕەنگە سوکە کۆرۆنایەکێ بۆ هاتبێت هیوای لەش ساغی کاگ ئەحمەد چی بە بایتر بینە سەر دیار دەکە و دەست بخەینە ناو برینەکەەوە بەشێک لەم ئازارانەی کە کاکێژان باسیەکات کە ئیتر خۆی ماوەیەکی زۆر لە ناو دڵی ئەم بابەتا بووە و کاگ ئەحمەد باسیەکە و خۆت ئاگاداری ئەو پەیوەندیە ناشرینەیە کە لە بینی بەرپرسان و بازرگانەکانە یعنی من ئەگەر کەسێکی ئاسایی لەم وڵاتە ئەگەر دەردی کاجێژان وتی خۆمە بە تارە هەڵ نایرێتە خوارەوە هەر بە سنوورەکانە ئیتریا بە تارێ یا بە ساریە بە فلان یا بە فیساریە خۆمە چیسەیەکیش نییە بڵێ شارێتەوە یعنی بە هەزاران تەن و بە چوزانم یعنی بەشێک لە عیبەکە بەشێک لە دیوە شەرمنەکەی بۆ لایانی پەیوەندیدار ئەوەیە کە خودیان بازرگانانەی کە خەریکی جینۆسایدکردنمانن بە جۆرێکی تر دەستیان تێکەڵە لەگەڵ بەشێک لە بەرپرسەکانە چی بە ماڵێ وەکو بازرگانێکی ڕەخنەگری گوێر من ئەزمونێکی بچووکم هەیە لە ئەمڕۆ حەزەکەم باسی بکەم باش هاوڕەیەکم لە ئۆکرانیاوە هاتە ئێرە کاتێک کە پرسیاری کردبوو ئەو کاتە تەبەقێک هێلکە بە 5,000 بوو باش وتی زۆر گرانە من ئەتوانم بیهێنمە ئێرە بە 2500 بگاتە دەست مستەلیک باشە هەموو تەبەقێکیش 250 دیناری قازانستیا بێت منیش وتم زۆر باشە مادەم وابێ من هەوڵەیەم لە ئۆکرانیاوە هێلکە بێنم کاتێک کە چوون هەوڵی ئەوە بم پیان وتم نا قەدەغەیە بەزەبێت لە تورکیاوە هێلکە بێت وتم بۆچی قەبیل لە مریشکەکانی ئۆکرانیا بە ناشەرعی زەواجیان کردووە هێلکاری هێلکێوی مریشکە وەلحاڵ
لەگەڵ برادێکی کە هەر هەوڵمان نا هەرچی توانە بیهێنین و سوکەوادێکیان پێین بەڵام کە گەشتە سەر سنوور وەستانیان تا 15 ڕۆژ لەوێ وەستا 15 ڕۆژی مابوو هێلکەیەک سپایر بێ بە واستەی زۆر وتیان داخلیکەن بەڵام بیفرێنن بۆ بەغا نایڵین لێرە بیفرۆشن بۆچی دیار نییە بەڵام دوای ئەوەی کە من بە دوای بابەتەکە چوون ئەبینم هێلکە لێرە لە دەبەری ئەملا قۆرخە بۆ شخصێک بەتەنها کە بیێنێ لە دەبەری زەردیش قۆرخە بۆ شخصێک کەسی کە بۆی نییە هێلکە بێنێ باسیکاتێکەکەی تقریبا ئەم پەیوەندیە لە بینی بازرگان و لە بینی دەسەڵات و لە بینی بەرپرسانە وای کردووە کە چاوپۆشی بکرێت لە کوالەتی خراپ لە شتی خراپ هەروەها بەرزبوونەوەی نرخ بە ئارەزووی خۆیان یعنی ئەمەش جارێک زۆڵمە لە ئێمە گرێکە بەکاربەری هەڵبەت غەریب نییە وە نیە شتە بەر ئەم بابەتە زۆر ئیشارەتم بەوەیدا ئەمە گەشتنە ئاستێک ئیدی دەبی بڕیار بدرێتن کە حزبەکان بە تایبەتی کەوانێت کە کۆنتترۆلی سنوورەکان دەکەن یان خزمەت یان تجارە یعنی ئەگەر وا بڕواتن بەڕاستی حالەتێکی زۆر خراپ دروست دەبیتن خەڵکەکی زۆر تووشی هەلاکەت دەبیتن لە پای چی تەنها بۆ پارە تەنها بۆ ئەوەی چەند دۆلارێک زیاتر قازانج بکەن چاوپۆشێکی زۆریش لەو کوالیتێ بکرێتن دیسان لە بۆ ئەوەی هەتا چەند دۆلارێک قازانج بکەنەوە نیاتێکی خراپی دەبێت دەستخۆش کاک ئەحمەد هیچ بازرگانێک با بڵین حەوڵیاوە ئیجبارتان کا بۆی کە ئەو فڕوفێڵانەی هەیەی لە کاڵاکا بووی بەوێنە بکەن حەسم لە نمونەی زیینویان ێستا و نمونەی کاک ئەحمەد باسی کرە و هێلکەیە بەڕاستی وڵی من بەس بە حاڵی خۆم لە یادم نییە شتیوا ڕوویا بێ لای ئێمە ئەوەی نازان پەیوەندی بۆ کەسانەیە کە خۆمان ڕوبەڕویانە بینەوە ئەچین سەردانیانەکەین ئاین پێمان خۆشەیشان لەگەڵ بکەن کە براندەکانیان باشەیان بیرم نایەت ئێستا بازرگانێک هاتێ بۆ لای من پاکانێ نێ بۆ بازرگانەکان باسی خۆمانەکەن بەس بە دڵنیای و حاڵەتە هەیە لە شوێنەکانی کە بەس ئەوان بە تایبەت بۆ لای کۆمەڵی کەسە سوچکە ئێستا ڕێکلام دروستکردن ئەنی زۆر جیهات ڕێکلام دروستەکات تەلەڤیزۆنەکە بۆ خۆی دروستەکات تەلەڤیزۆنێکی مەحەلی دروستەکات باشە هیچ بەیانێکی پەیوەندیدار ڕۆژە لە ڕۆژان لە ئۆفیسەکەی ئێوە و کۆمپانیەکانی هاوشێوەی ئێوە یاوە بڵێ کاکە کە ڕێکلامی لانی کەم ڕێکلامتان بۆ خواردن دروست کرد لەسەر ئەم ستانداردانە بیکەن لەسەر ئەمە بیکەن کەس ئاگەی لەم شتە هەیە نەخێر بەسەر ئەو یاسای ڕێکلامەیە کە تازە دەرچووە ئەو یاسایی کە هەر وەرەقە و قەڵەمانی و ئێستا خۆ یاسای کوالیتی کۆنتترۆل هەیە ئەو شتانە هەیە ئیشی پێکرێت ئیش پێ ناکرێت یاسای ڕێکلامیش ئەگەر ئیشی پێ بکرێت بە بڕای من تا حەدێکی باش ئەتوانێت لەم کێشانە نەجاتواندا یعنی ڕایبوونی وەکو لیژنەیەکی مەیدانی تا ئێستا ڕووی نەیاوە لیژنەیەکی مەیدانی لە حکوومەتەوە بە ستانداردێکی جوان سەردانی ئێوە بکات سەیرێکی کاڵاکانتان بکات سەیرێکی پرۆمۆشنەکانتان بکات چوزانە مناقەشەیەک دروست بێ لە شتیوانی نەخشتیوانە یعنی هیچ کەس ئێستا کامێرایەک و دروستی کا و یاڵە جاو کەسانشی کە بە دوای قۆڵبڕین و خەڵخەڵەتانەوەن بە دوای ئەو نوع کەسانەیە ڕۆن زیاتر بۆ لەبەروی کولفەشی کەمتر تێشە چکە و خۆی بۆیە هەڵخەڵەتان نەکات بۆی قازانجێکی مادی زیاتر بکە ئەوە پێویستی بە پرۆسەسێکی دوور و درێژ کە خۆی ڕێکلامکردن زانستە ڕێکلامکردن ئێمە ناتوانین خۆمان بە دوور بگەین لە ڕێکلامکردن لە کاتێکا کە سیستمەکەمان شبە سیستمی سەرمایه‌داری و بازاری ئازاد و منافسە و چەبڕکە پێویستە هەبێ لە نێوان دەیەها بران لە زۆرێک ئێستا بۆ نمونە هەر لە ناو فەیسبوک ساڵی 2019 70 میلیارد دلار ڕێکلام کراوە لە سەرداسەری ژیان بە گوگل و یوتیوب نزیکەی 140 میلیارد دلار لە ساڵی 2019 ڕێکلام کراوە خۆمە لەکوێ کرێت لە وڵاتە پێشکەوتوان ناکرێت یعنی ڕێکلام خۆی خەلەلەکە نییە خراپ بەکارهێنانی ڕێکلام خەلەلەکەیە کە کۆمەڵی جیهات دەتوانێت خەلەلانە چارەسەرکەن زۆر بە ئاسانی باش با تۆسێ بینەری ڕای هاوڵاتیانیش بین لە دەروێ ئەم ستۆدیۆ پرسیومانە لە هاوڵاتیانایە چ کات ڕوویاوە کاڵایە خواردنێک کڕیت و ڕێکلام کڕی بێتە بەڵام کە بەری کەوتویت و تامە کردووە و بەکاری هێناوە ئەوە نەبوو بێ کە باسکراوە بابینێت لە ژیان تا بووە کاڵایەک بکڕی بەگوێ ڕێکلامت کرد بێ بەڵام کە کاڵاکە بێتە ژێر دەست بە ڕێکلامەکە دەرنەچوو بێ بەڵێ 150 وەکو ڕێکلامەکە دەرناچی هەنی چەندان شت تەنها ڕێکلامە بەس ڕێکلامیستە نمونە چەندان شت هەیە دەکڕی نمونە ماست ئاوی تەماتە
ئەوە تەماتە داوا دەکەن ینی بەشان و باڵیا هەڵدەڵێن و کە دەکڕیەوە بە خۆمان لێمان نایە ئەو نەوعانیە کە باسی دەکەن بەڕاستی ئەو نەوعانیە ینی 150 تەنها ڕیکلامە هیچی تکەنی ئۆفراد دەخۆزە تشتێ جوانکاریت کەن دەمێ وەردگرن هەلبەت نە ئەو تشتەیە ئەوێ ڕیکلۆم بوو هاتیەکردن تنێ ئەدبیتە ڕیکلۆمێک بوو تشتێکی بهێتەکردن نەت ئاستێ پێدویەوی تشتە بدو گرنگەژیک ئەفە سیستەمی ئۆنلاین ژیوەکی هەر سیستەمێکی یانژی ئەمشین بژین هەر تشتێکی جیهانی ڕقابەر سەر هەبیت یانژی دیفچۆن بۆ هەبیت شلۆیە جهێن پەیوەندی دۆ نام زاروێ ڕاست نییە چێ دەکڕی بە تشتەکە بە 7,000 دەچی داوای لە کاشێرەی 7,000 نووسراوەیان ڕاست نییە لە کوردستان کەمەوە ئەوەی کە داوام کردی کە وەنە بووە ئیترکە ئەو ڕیکلامانە دەبینم خۆم ینی شخصی خۆم قەنەحەتم پێ نەما شتەکە کە پێشم جوان بە بەزگوتیتم کوورە دێڵە لێ گەڕێست ئەوەی کە داوام کردەوە بۆ ئەوە شەروە ڕاستی شەگەلێک خڕۆ بەگەلێک جۆرەمە دەخواست کردیش پیجێکی و بەهۆی 5,000 هەکوتێتە بەردەستێمە 10,000 ژینەوەی تنیان ئەو مۆرکەنی نەبوو مەژێت بیۆی یعنی گەلێک چێکێ خڕۆبە وسۆ من دوکانم بینیوە 190 تەخفیزی نووسیوە یعنی ئەگەر هەر قاتێکی هەبێ بە $100 دەبێ بە $10 بێ کە چوومە ژوورەوە ینی تەمەشای کاڵاکانم کردە ینی لە چاو پێشتر ینی سارەکەی فەرقێکی وای نەکردووە فەرقی کردووە بەس چۆن بڵێ فەرقێکی وای نەکردووە کە پرسیومە بۆچی وایە دەڵێ نسبەتێکە ئەو بابەتێ یان کەمێک بابەتدا دەنێن دەڵێن ئەوە تەخفیزاتەکەی وا لەسەرە بەس لە کوردستان بەگشتی ڕێکلامەکان ینی پرۆپاگەندەی زیاد ینی زیاد لە قەبارەی خۆی گەورە دەستخۆش کاک ئەحمەد ئەم دۆخەوای لێ نەهاتووە تاوە بەشێکی زۆری ینی بەشێک لەو چاپێک وتنانی وەرمان گرتووە ئیتر ڕەنگە گەر بازرگانێکی بەویژدانیشی تر وردە هەبێت ڕەنگە گەر سەرمایه‌دارێکی بەویژدانی شەبێت بەڵامی تر وردە بەم دۆخە و بەم بەرەڵایی کە هەیە تە ڕوشت بێکەوە سووتێت یعنی ڕەنگە وای لێ بێت دۆخێک گەر کەسێک بازرگانێکی بەویژدانیش بێ بیر بکاتەوە لەگەڵ بێویژدانەکە هەر لە تای ترازویەک و فەرقیان نییە پارەش زاڵمەیش دەستکا بە بێویژدانی ینی ئەمە مەترسی گەورەی لەسەر هەر ئاستی بازرگانیکردنیش نییە ئەم بەرەڵایی کە هەیە بێجگەلەوەیکەوە مەترسی گەورەی لەسەر بازرگانی هەیە لەبەرەوەی کە خەڵک بڕوای بەرەکلامەکان نامێنێ ناچێت بە پیری کاڵا بازرگانەکانەوە و بەم شێوەیە مەسلەی ئابووریش بریتە لەوەی کە تۆ کاڵایەک داواکاری لەسەر نەبوو کشێتە دواوە کە کشایە دواوە نەفرۆشتنی تیا دروست بوو حاڵەتێکی اقتصادی ئابووری خراپ بە پێچەوانەوە ڕۆهاتەوە لەبەرەوە لە هەمان کاتا کە زیانی هەیە بۆ سەر هاوڵاتی بۆ سەر تەندروستی هاوڵاتی بۆ لە هەمان کاتیشە زەرەری بۆ بازرگانەکە هەیە ئەو ڕیکلامە دوایانە چونکە کە خەڵک متمانەی نەما بە بازار متمانەی نەما بە ڕیکلام متمانەی نا بە کاڵاکان کە نەفرۆشە بە زمانە ئابوووریەکە پێ کەسادێکی اقتصادی داچوونێکی ئابووری دروست دەبێت لە لای بازرگانەکە کە بەرەو دواوە ڕۆی ئەمە ئەڵقەیەکی ئابووریە دایمەن کە بازرگانێک بڵێن چەند کەسێکی بەگەر خستووە لە بواری ئیشەکەی خۆیان کە ئیشەکەی وەستا ئەو چەند کەسە بێکارە بن ئەو چەند کەسە کە بێکار بوون باری ئابووریان تێگەچێ ئەو چەند کەسە کە بێکار بوون کە جاران مەسەلە چوو گۆشت بکڕێ جلو و پێڵاو بکڕێ ئێستا ئیمکانێتی نییە بکڕێ کام ئیمکانێتی نەبوو بکڕێ گۆشت فرۆشەکە بە هەمان حاڵەتی بازرگانی ئەوژەچێتە دواوە جل فرۆشەکە بە هەمان حاڵەت یعنی ئەمانە چۆنەڵێ کاریگەریەکی پێچەوانەشی هەیە لەسەر ئابووری تاک بە وەکو بازرگان و ئابووری بازرگانەکەش بە شێوەیەکی گشتی لەسەر ئابووری وڵاتە باش پێ دوایە چارەسەرکردنی ئەمە وەکو بازرگانێک قورسە چارەسەری ئەمە قرس نییە من تێبینیەکی بچووکم لەسەر قسەکەی کاک ئەحمەد باسیەوەی کردووەتی ئەبێ دەستگایەکە بێ ئەم کاڵایەنە کە بەرهەمە هێنرێت چاودێری بکە کێشەکە لەسەر بەرهەمە خۆماڵەکان نییە تەنها لەسەر بەرهەمە هاوردەکانیشە لەسەر هەردووچانی لەسەر هەردووچانە بۆ نمونە ئێمە ئێستا هەر لە باسی شیرەمەری شتی وا بووین و ماوەیەک لەمە بەر ئەردۆغان لە تورکیا خۆی ئەلانیەوەی کردکەوە شیری کەر لەوێ حەڵاڵە و ئەخورێ و بەکارە برێ و ئێرانیش پاش ئەوان حەڵاڵیان کرد بەڵام خەڵکی ئێمە ئێستا ئامادەیە شیری کەر بە پەنیر و بە ماست و ئەمانە لە وڵاتەکەی خۆمانە بخوا
بە تاکید ئامادە نییە بەڵام لە هەمان کاتا من هەر بۆ سوعبەت پرسیارم لە یەکێک لەو بازرگانانە کرد کاوەیە هێناوتم ئەکیدی تۆ ئەمەی هێنی بۆ ئێمە شیریکردنیوتی ناوە زۆر گرانە ناگاتە دەزێمە بەم شێوەیە بەڵام ئەو کۆنتترۆڵێکە ئەم باسێکە پێویستە بەشێک هەبێت لە بەشی لە ئاسایشی ئابووری بەشێکی تایبەت هەبێ کە کۆنتترۆلی ڕێکلامەکان کە کەسێک کەناڵێک نەتوانێت ڕێکلام بکە هەتا بە فلتەری ئەوانە نەڕوە بە کۆنتترۆلی ئەوانە نەڕوە هەروەها کەسێک نەتوانێت کاڵایەک بێنێ کە بەشی ئابووری لێ ڕازی نەبوو بێ لەبەرەوەی ئەو مەسئولە لە پاراستنی ژیانی من ئاسایشی ئابووری بریتە لەوەی کە نێڵێ من بخەڵەتێم نێڵێ من فێڵم لێ بکرێ و نێڵێ من زەرمەند بن لە ڕووی تەندروستیەوە ئەو شتە خراپم ڕاستە کاکێژان قورسە ئەم شتە ئەگەر قسێکەیە بیرن کاک دەرو کۆنتترۆلکردنی ئەم شتە ڕاستە زۆر بەڵام نیەت ئەوە یەک دووەمینیش ئەو بۆشایە کە هەیە پێویستە هاوڵاتیش ئاستی وشاری بەرز بکرێتەوە بۆ نمونە خەڵک هەیە بەهارات فرۆشە لە تەلەڤیزیۆن ڕێکلامی لێ بۆ دەکرێت بە ناوی دکتۆر فلان و کە دەچنە شوێنەکەی دەشبینن بەهارات فرۆشە ئەخەر ناکرێت بەهارات فرۆشە بە ناوی دکتۆر بانک بکرێتن تۆش بچی دەرمانی لێ بکڕێت پێم وایە بەقەر حکومەت وڵانی پەیوەندیدار ئەو کێشەی ناڕۆشنبیری خەڵک دەبی زۆر لەوە ڕۆشنبیرتربی زۆر زیاتر لەوە تێبگاتن ناکرێ ئەوەندە سادە بین کەسانێک ئەوها بە ئاسانی فێل لە ئێمە بکاتن یان شتێک بە ناوی ڕێکلام یان بە ناوەکی مستعار بەکار بێت و بفرۆشێ یان ناکرێت و کاڵایەک بە تەلەفۆن بکڕی کە شوێنەکەی دیار نییە نازانین لە چ شوێنەکە بە تەکسیەک شتێکرد لە بۆ دێتن و تەواو و ئیسلامی بکە و بڕۆ چۆن شتی وها دەکڕێت ڕاستە حتا ئاستی ڕۆشنبیری خەڵک ینی بەرز بێتەوە لەسەر و کاڵانی کە ئیکڕێت تێبگا لەوەی کە ئەو شتەی کە ئەیخوا چییە وردە ئەگەر بازرگانەکەش چاوچنوت بێ بەڵام خەڵک بە کوالیتی شت خوا و تێبگا لەوەی کە هەر بۆ خۆی خودی خەڵک سانسۆر بخاتە سەر ئەو خواردنە ناتوانێت کالاکەی خۆی ساغ بکاتەوە ئەویش یا خۆی چاکە یا خۆی پاکە ئەو سینناریوانی کە ئێوە بەکارێنن بۆ ڕیکلام پێشەوە جان خۆی چارەسەرکردنی ئەم شتانە لە ڕووی نەزەریەوە ئاسان بەس ئایا ئیرادە هەیە بۆ چاکردنی یان هەرخوا نانەوە چارەسەر کرێ ئەگینا بەس قۆڕخکاری نەهێڵێ ئەوکە کاگەحمەد باسی کرد ئەم لە قۆڕخ کراوە بۆ هێلکە بۆ یەک کەس ئەو لا قۆڕخ کراوە بۆ یەک کەس ئەگەر بێت و ئەم کەسە حەز زۆرەکانی بۆ هێلکەیە بکە ئەگەر کڕیاریش ناچار بێ بە قسەی ڕێکلامەکە نەکان نەسێلکە بکڕێ بەدیلی نییە مەجبور هەربی کڕێ بەس کە قۆڕخکارێکە نەما ئەو کاتە کۆمەڵی براندێنە ناوە هەمویان منافەسەکانە بێ بە کوالیتی چونکە لە ئەخیریشە ئەگەر تاجرێک بۆ مانەوە ئەگەر بازرگانێک بۆ مانەوە تیجارەت بکە پێویستی بۆی ڕازگۆ بێ لەگەر خەڵکی خۆیان پێویستی بۆی ڕازگۆ بێ لەگەر ڕێکلامەکانیان دایتەکانی بەڕاستی بگەینە چونکە خۆی زەرەرەکە لە مستەقبەل بەس کە قۆڕخکاری هەبوو پشتی هەر پاڵیشان لیاوەوە من بزانم لە شاری سلەیمانیە لە شاری هەولێرا من تاکە بریکارە بم بۆ فرۆشتنی هێلکە و نازانم چی و چی بەڕای من نەک قۆڕخکاری بەڕای من هەرنێتە یعنی معقول نییە ئەمە لە کوردستان 5 میلیۆن کەسی زیاترین کەمترین نەتوانی هێلکە بۆ خۆمان دابی بکەین ئەمە لەگەڵ قۆڕخکاری نیمە ئەم لەگەڵمە هەر نێتە بە یەک جارە قەتع بکرێت پێویست ناکە هێلکە لە ئۆکرانیا بێتن پێویست ناکە لە بەرازیل گۆشتمان لە بۆ بێت پێویست ناکاتن لە ئوسترالیا هێلکە بێتن یعنی شتیوان نییە کابینە هەیە من لەو ماوەیە کە دانی لە فترەی کەرەنتیناوە نیە هەمومان ترسی هێلکە و ئەومان بوو ینی هەندێک ئەزماد ڕوایات کاگەحمەدیانی هەر پیا و تەریقە بێتەوە هێلکە ئێستا کابینە هەیە 5,000 مریشکی تا جێ بێتەوە 12 متر بە 12 مترە یعنی وا بزانم لە شەو ڕۆژەکە نزیکی 500-600 هێلکە بەرهەمێنە پێش ئەوەی بیر لە بازرگانی و ڕیکلام و ئەو شتانە بکەینەوە یعنی بیر دەبی بێت لەوەی بکەینەوە ئەو هۆشیاری خەڵک وڵاتەکەمان وا پەروەردە بکەین هاو نیشتیوانی وا پەروەردە بکرێتن بەکارهێنەر نەبی بەتەنیا دروست بکاتن بتوانێتن یعنی ئەو شتا ئەو کاڵانەی کە دێتە هاوردەی کوردستان دەکرێتن زۆر بەهرە زۆریان کوالیتەکەیان لە ژێر و ئستاندارد سفرە بەڵام مەسەلە قۆڕخکاری نیە ئەگەر تۆ بتوانێت لە کوردستان هێلکە بەرهەم بهێنی دەرمان بەرهەم بهێنی پێویست ناکە لە دەرەوە لە پێویستت پێینە بۆ لە دەرەوە بێتن بۆ پەنجانەوە پاراستۆ لە مەبەستی کاگەحمەدەوە بوو کە کابرای بازرگان قۆڕخی کردو هێلکار خۆیەتی
ئیتر کوالێتەکەی باش بێ نزم بێ بەرز بێرچێ هەر بە دووری مەزانە چکە ئەمانەی هەندێک کەس لەو کەسانی کە ئێمە ئەڵێنیە کەس ئەمەندە کەسی بەسیت نین بەداخەوە گرگنێکی ناشرینی چاوچنۆکە سیرەکەی هێزی هەیە چەگاری هەیە سوڵتەی هەیە ناوچەی بەدەسە هەر ئێستا تۆ تاوە نمونەی زیینوەڵێ لەو کاتی کێلکە بە 5,000 بێمە ویستمانە بە 2500 بێنی نانێشتووە 1000 وسیلە هەیە بۆوان بۆ تاخیرکردنیەوە جامە بزانی تەرکیزمان لەسەر نەخۆشەکەیە تەرکیزمان لەسەر نەخۆشیەکە نییە ئەمە نەخۆشەکە دەکوژین نەخۆشیەکە چارەسەر ناکەین چارەسەرکردنی ئێمە ناکرێت بیر لەوەی بکەینەوە قۆڕغ دەکرێت فلان ناهێلی بێ فلان چەکداری هەیە کاکە ئەخەر بەسیترشت کەوەی باسکرا هێلکە هیوەی نییە لە دەرەوەی وڵات بێتن ئەخەر ئەگەر ئیما ئەو هەموو گەنجە بێکارەمان هەیە نەتوانێتن هێلکەک بەرهەم بهێنی لە بریشک ڕابگریتن بەرهەمی بێنی ئێخەر ئەو گەنجە بەتەمای چی ڕاستە بەڵام بەدیوێکی شارڕەنگە ڕەنگەوە ئەوە یەکەمە بەستانکو پرۆدەکتە ژینە ئەسنا هێلکەرەکانی بۆ ناکرێت وەکو پرۆدەکتێکی دیاریکرا باسەکەی هێژاتەوە ئەوەی کە خەڵکیشە بێ هۆشیاری هەبێ بزانێت چی ئەکرێت چی بەکارهێنێ چونکە کاتێکە بازرگانێک کاڵایشی هێناکوە کاڵایشی من زۆر نمونەم هەیە ئاین لەو بابەتانی خەڵکە زانم بۆ نمونە ڕێستۆرانتێکی دەناو گۆشتی ساغی فرۆشتە باشە سەرەکە ڕێستۆرانتەکەی کە سەردانی ناکا بۆ لەبەرەوەی مەبلەخێک گرانترە لە چاو دراوسەکەی ئەکە خەڵک ئەوەی نەبوو ئەو هۆشیاری بۆ ڕادەیە بەرز نەبوو کاکەژاوەتی بزانێت کە کواڵیتەکەی باشتر پێویستی بە پارەی زیاترە بەڵام دوورمەوتداوەکو کاگەحمەد باسی کرد کۆمەڵە زەرێری درێژخانەیە لە کۆڵێ بێتەوە باشە ئەحمەد جان دوا قسەم بۆ بکە دوا قسەم بۆ بکە چۆن دەست پێ بکەین بۆی کە بەم هەویری کە ئێستا هەیە چارەسەرێکی کاتی بەرەو چارەسەرێکی ینی بە هەنگاوی یەکەم بەرەو چارەسەرە گەورەکە بڕێت لە ڕوانگەی بزنس و بازرگانیەوە ئەو بێگومانەکوی سەرتا باسمان کردو لە ڕاپۆرتەکانی شتان ئاماژەتان پێکردو هەردوو بە ڕێزانیش بە هەمان شێوە هەر هەمان ڕێیان هەبوو ئەوە پێویستی کوالیتی کۆنتترۆل ضرورەتێکی حتمیە کە کوالیتی کۆنتترۆل بێ نەک دەستگای بە بۆ شەرعاندنی شتێک یعنی ئێستا کوالیتی کۆنتترۆل دانراوە بەس بۆ شەرعاندنە بەرهەمەکەین وەس بۆی بڵێن وڵاو کوالیتی کۆنتترۆلی هەیە و ئەمە یەک دوو ئاستی هۆشیاری تاک بە کاربەر بەرز بێ بۆی بزانێت چ کاڵایەک بەکارێنە چه خزمە گوزارێک ئیسفادە لێکە سێش شەریکاتی ڕێکلام و ئەوانە ئەبێ یعنی بەڕاستی ڕێ بە هەموو کەسێک نەیدێ کە ڕێکلام دروست بکە بۆ نمونە ئەگەر هاتوو دەستگایەکمان هەبێ کۆی کە باسمان کرد چاودێری سکاڵای هاوڵاتیان بکە ئۆتۆماتیکی خۆی ئەم شتانە ڕاستە مەسەلەن دەستگایەکی ئەوە هەبێت قسەیەکی جوانە مەسەلەن چۆن دەستگاکەمە بەستمەوە نیە ڕێکلامێک بەری بۆ دەستگاکە بۆی قوبڵ تێگەم فیدباکی ڕێکلامەکان مەسەلەن بۆ نمونە کاجێژان مەسەلەن کاگ ئەحمەد بۆ نمونە لەناو ئەم مۆڵانە بۆ نمونە سەیرەکەن دەڕێکلام زۆر بارزە چوزانمیجیشان برنجێکیشان دۆشاوی تەماتەیە یعنی مقابلەی خەڵک پرێایە کام دۆشاو بەکارێناوە ئەوە بۆ کە لە ڕێکلامەکە وتراوە ئەگەر ئەوە نییە دێڵە یەکسەر بانیکە عقوبە و ئیشی خۆتان کە بەڵام ناتوانێت بچێتە دادگا هەموو ڕۆژێک محامی بگرێ ناو پرۆسێکی دوو دەستخۆش زۆر سپاس پرسیارێکی تەنزمە بوو لەسەر سیناریۆ ڕێکلامەکان بەڕاستی بەشێکی زۆری ئەم ڕێکلامانە ئاکرێوکو باسم کرد ینی هەڵپەرچێ و برنج و ینی هەرچی ڕێکلامی کوردیە هەڵپەرچێ و برنج و نازانم بووایە وەکو باسم کە ڕێکلام خۆی مهنەیەکی تازەیە لە وڵاتەکە زۆر کەسیش ئێستا سەری تەکردو لە دروستکردنی خۆی ڕێکلام پرۆسەیەکی زانستیە تۆ بسەبەدۆکو ئیشی دکتۆر وایە تاجرێکی تەلات مشکلەیەشی هەیە لە براندەکەی مشکلەیەشی هەیە سەرف نسبەتێکم پێ بڵێ لە سا چەند بە شوێکی تەندروست ڕێکلام لە کوردستان ئاکرێت بەڵام ناتوانم بڵێم ئەو شوێنانەی کە بە نسبەتێکی تەندروست ئەویش لە نەتیجەی تەجروبەی خۆیانەوە وردە پێگەیشتون فێر بوون ینی بە پەنجەکانی دەستێ ناخەن لە سا 56 ئەوەی کە بە زانستیانە بیانێ ڕێکلام بەداخەوە کاجێژان دوا قسەم بوو دو قسەی منەوەیە ئەوانە لە بۆ هاوڵاتی بپارێزی تووشی ئەو کاڵانە نەبیتن دەبێت هەمووی بە یاساڕێک بێخسترێت لە بەرامبەرەکەشی ئەوەی کە سەرپێچی دەکا تەنها غەرامە نەبیتن سزای زۆر تون بدرێتن بە مامەلەی تیرۆرکردن مامەلەی لەگەڵ بکرێتن ئەوە باشترین حالات چکە تا سزایەکان تون بکرێتن ئەو زاهیرانە کەم دەبیتەوە و ئیدی کۆتایی پێدێتن
بەڵام ئەگەر یاسای زەعیبی یاسای کۆمبیتن لە پەرلەمان دەبێت پاڵپشتبی لەو کارانە دەبێ ئەوانە بە یاسا کۆنتترۆل بکرێتن چکە هیچ شتێک لە وڵاتە بە یاسا ناکرێ و بەرلایی لێ دروست دەسەکانی خۆش بێ و دووبارە سوپاس کە لە هەولێرەوە تەشریف فێنا بۆ سلەیمانی و ئازیێتە کێشا و ماندوو نەبی باش دەسەخستە ناو برینەکەەوە باش ئازاری دڵی ئێمەدا هیوادارم و ئازارە بگا بەلانی پەیوەندیدار و حکوومەتیش بۆی کە بە زووترین کات دەستکەن بە چارەسەری ئەم دیاردێ کاگە ئەحمەد دوا قسە من پێش دوا قسە حەزەکەم وەڵامی و پرسیارێ بەمەوە کە بۆچی ڕێکلامی برنجەکانمان هەمووی هەڵپەرچەوەیە من پێتەڵێم خەڵکی پرۆفیشنەڵمان لە دروستکردنی ڕیکلامە لە کوردستانە نییە خۆی ڕیکلام زانستە وەکو چۆن فلیمسازی وەکو چۆن چیرۆکێک بخراجەکەی چۆن ئینەکەی سیناری خۆی هەیە شتی تایبەتی خۆی بەس لای ئەمەوەمان نییە و بەوە دایپۆشن دوا قسەشم دوو خاڵەیەکیان تێیدەن بۆ قسەکەی دکتۆر دەربارەی بەرهەمی خۆماڵی من لە ساڵەکانی 93 بووە بزانم سیمینارێکم پێشکەش کرد دەربارەی گەڕانەوەی دیەکانی کوردستان بۆ شوێنی خۆیان وە لەو سیمینارە داتام لە ئامارەوە هێنا بوو لە دایرەی ئامارەوە هێنا بوو کە بەرهەمی خۆماڵی لە پێش داگرتنی کوردستانە لە بەڕێژەی 175 اکتفای ذاتیمانە بە ڕێژەی 175 ئێمە اکتفای ذاتی خۆمانمان هەبوو ینی بەشی خۆمانی کرد کە شت لە دەرەوەنەیە 25 هەندێک کاڵە کە ڕەنگە زۆریان کەمالیات بوو بێشتی زۆر زەرور نەبوو بێ ئێمە لە دەرەوە هێنامان دوا قسەشمە ئەوەیە کە لە ناو حکوومەتە لە هەر دەستگایەکیان نابێت لە کوالیتی کۆنتترۆل بێ لە ئاسایش بێ دەستگایەک دروست بکرێ بۆ حیمایی مستەهلک بۆ پاراستنی هاوڵاتی لەم زەهرەی کە ئەڕێژرێ چ لەلایەن بازرگانەکانەوە چ لەلایەن کەناڵەکانی تەلەڤیزیۆن دەسەکانی خۆش بێ لە کۆتاییە من قسەیەک نەمایەوە بۆ من لەبەرەوەی خۆشحاڵانە میوانەکانم زۆر ورد دەستیان سەر ناوبرینەکە بەڵام لە کۆتایی ئاڵم لە ئەنجامی بەرنمەکە ئازارێک بەدڵم بگەیت ئازارێک بەدڵی بەدڵنیایەوە بەدڵی ئەو بینەرانەش گەشتووە کە سەیری بەرنمەکەیان کردووە کاگێژان ئەڵێ ئەمە جینۆسایدە و ڕاستە جینۆسایدە بەڕاستی جینۆسایدێکی ساردەکە نایبینی یعنی گرنگە ئیتر دەست پێ بکەین گرنگە ئیتر وڵات و ژیانی هاوڵاتیانی کوردستان هەر لە دەست تیرۆریستە دەرەچەکان نەپارێزین یەک دنیا تیرۆریست لە ناوخۆی کوردستانە هەیە کە بە ئەنواع و ئەشکال شێوە تیرۆری تاکەکانمانەکەن لە کوردستانە تیرۆری تەندروستی تاگەکەن لە کوردستانە ئەم بابەتە ئەگەر وردیکەیتەوە گۆشەی تری زۆر لێبێتەوە وەک باسییان کرد ینی تۆ ئەگەر ماستێکی خراپەی بە من بانی نەخۆش شەخۆم و تووشی سکچون و ڕشانەوە بم و خەستەخانەکەت لێداگیر دەکەم دەرمان بەکارێنم لە کاتێکا دەرمانەکە شەخۆم دیسانەوە دەرمانێکی خراپەکەیتەوە بە قورجی منە و ینی ئەمە هاوچێشەیەکە کە ئەبێ ور سەیری بکرێ و بە زووترین کات دەستی پێ بکرێت کێشەیە وڵاتە تەنها کێشەی نەوت و بودجە و کۆمەڵی سیاسی گەندەڵ و چی نییە ئەمانە هەمووی کۆمەڵی کێشە و گرفتی گەورەیە کە گرنگە بە کۆمەڵی قەرارات ڕەنگە ئەم شتانە چارەسەر بکرێت بە دروستکردنی کۆمەڵی لیژنەی دوێر و چاونەترس و کارامە ئەتوانین کۆنتترۆلی ئەو بازارانە بکەین لانی کەم تۆزێک ڕازوی بجێڕینەوە بۆ بازرگانەکان و لە بری ڕیکلام درۆمان لەگەڵانەکەن هیوادارم شتێکمان کردوێ کاتێکی